ژمارەیەکی زۆر لە ژنان لە ئێران دژی بەرپرسانی وڵاتەکە سەرپۆشەکانیان لابردووە دوای خۆپشاندان لە سەرتاسەرەکەی ناو ئێران کە بەهۆی مەرگی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵەوە سەریان هەڵدا. بەڵام پرسی بەڵاپۆشین وڵاتەکەی وروژاند دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەک کە تیایدا پیاوێک لە دوکانێکی شارۆچکەیەکی نزیک شاری مەشهەدی باکووری ڕۆژهەڵاتی ئێران ماز دەکات بەسەری دوو ژندا کە حیجابیان نەکردووە. بە دوایدا سەرۆکۆماری ئێران ئیبراهیم ڕەئیسی جەختی لەسەر پەیڕەویکردنی سەرپۆشینی ژنان کردەوە. پیدا شدن و گفتن که ما ئەگەر کەسانێک هەبن بڵێن هەمان ئەو باوەڕی ئێمان نییە، ئەوە ئەمە پرسێکە بۆ ناوەندی زانستی و ڕۆشنبیرەکان و هەروەها قوتابخانەکان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و قەناعەتیان پێ بکەن. ئەمە شتێکە ئێمە جەختی لەسەر دەکەینەوە. ڕەئیسی وتی حیجاب یاسایە لە ئێران. ئەمریست کە هەموارێ بەڵام گرنگەوەیە کە ئەمڕۆ ئێمە فەرمانی یاساییمان هەیە، ئەوە مەرجێکی یاساییە وا دەکات کە دەبێت هەمووان یاساکە جێبەجێ بکەن. دەسەڵاتدارانی دادوەری فەرمانی دەستگیرکردنیان بۆ ئەو پیاوە دەرکرد کە ماز دەکات بەسەری دوو ژنەکەدا کە بە هەمان شێوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو بەهۆی پێشێلکردنی یاساکانی باڵاپۆشینەوە. لەگەڵ ئەوەی ژنان لە ئێران مەترسی دەستگیرکردنیان لەسرە بەهۆی سەرپێچیکردن لە یاسای جلوبەرگەوە هێشتا بە شێوەیەکی بەرفراوان لە مۆڵ و چێشتخانە و دوکان و شقامەکانی سەرتاسەری وڵاتەکەدا ئەو یاسایە پێشێل دەکەن. ڤیدیۆکانی بەڕەنگاربوونەوەی ژنان کە سەرپۆشیان لەسەر نییە ڕخنەی زۆری لێگیراوە. ئەکتەری ناوداری ئەمریکی نازەنین بنیادی لە کاتی قسەکانیدا لە پراوێزی لووتکەیسی لەسەر پەنجای فۆربس لە ئەبوزەبی لە مانی سێدا داوای لە جیهان کرد پشتگیری لە ناڕەزایەتیەکانی ئێرانی زێدی خۆی بکات کە داوای مافی ژنان و گۆڕانکاری سیاسی دەکەن و تیستەمکاران دەترسن لە ژنی ئازاد و چالاکی سیاسی. ئەو سیستەمانی ژنان دەچەوسێنەوە و مرۆڤایەتی لە ژنان زەوت دەکەن داڕێژراون لەسەر بنەمای بەهێزکردن و هێشتنەوەی ئەو سیستەمە ستەمکارانەی دەسەڵات لە شوێنی خۆیان. بۆیە دەبێت بە شێوەیەکی یاسایی ئەمە وەک فەرق و جیاوازی جێندەری بناسێنن بۆ ئەوەی بتوانین بەسەریاندا زاڵ بین. بە پێی یاسای شەریعەی کۆماری ئیسلامی ئێران کە دوای شۆڕشەکەی ساڵی 1970 سەپێنرا ژنان ناچار دەکرێن باڵاپۆش بن، ئەوانەی ئەو یاسایش پێشێل دەکەن ڕوبەڕووی دەستگیرکردن و یاخۆ غرامەکردن دەبنەوە. شایان پاشا، دەنی ئەمریکا، واشنگتن.